ایواره و خوش بینرین چرپل مدیا و پیف تیوی ایشف دیسا از و هفکاری خواه عبدالباقی حسینی و لگل میوان ما شیرزاد مامسانی امی بویرین داوین دو هفتین داوی کل روجاوای کردستانی و بکشتی لسوریه رودانه امی لسر وانا باخ بن و امی وانا شیروفه بکن هلبت لگل و لگل پرسو و باشتریا و امی بهستر ببن بله میوان ما شیرزاد مامسانی که سیاست مداره و هروها کردکی که گلک عالیوی هنه امین ها برز عبدالباقی حسینی هفکاری ما امی جوی ببیسن که چه عالین جوانن که تیگ هیشتی و خویی گلک تشتا و هروها سیاست مدار شیرزاد مامسانی دهنک بحثا جیانا بیوگرافیایی بکه پاشه امی در بازی برنامه خود بند. باشه تماشاوان هجای وار باش و گوکک میرزاجی گوت بناب پیف تیوی و چارپل مدیم خیراتنی بوتا وادکن و خیراتنک تایبت بمیوانی خوی عزیز شیرزاد مامسانی دکن گوجی خلکی می کرد می کرکوک دایک بوی خلکی می جهوی کرکوکی خوندنک گل خوندن کردن دما خود تایبتی ایکوته آنجی آی تی و هر وکی جی دواری زراعت جی آنجی چاندنی جی کارک و خباتک باش کری گل خوندنی ویان و گلک چوی گلک ورشا ایرورو ببه میوانی ما امیدواری روجاوای کردستانی باخوین و گلکی پسپور دواری سیاست دی شروع کری سیاسته مهیویدارم گوم تشتکی نو جه ببیزن دباکو کک میرزا پرسی خودک فرمو کک میرزا بله جارک دن بخیر هاتی کک شیرزاد مامسانی پیشه که ام در بازی برنامه بن هلبت ویدیو کی مجی هیه ام تازن وی ویدیو جی بینی کابنه رن سرنویسی مدا چه هنه بله از باور کم ویدیو شاش هات مجاری ما اینها نبو ایوی شوینینه انزانم که اولی می کنترول بله شاشی چه بیه جاره کن اگر ویدیو هی هم اک بکن اگر نم در باز بن غلط بوا گوت که کوزان دی راسته نه باشه ویدیو تنه باش ام در بازی سرنویسی خود بن البته وی ایشف نزدیک 6-7 سرنویسی مهنه مجاری مهنه کنم خواستن لسر وانا باخفن اگر وقت ما تیر بکه مجاری ما اولی د جوینا ناتو اوی مادریتی که 2 هفته بری پیک هات ام دبیجن کرد بون یک جمجارین سرطه جوینا ناتوی که او جی سببی ویجی اوه که دولتا ترکیه هبونا خواه نبونا کردا دامزراندیه پیکانیه او جی بیا توقع کی وکی نعلتی کتیستیوی که نکاره خواجه خلاص بکه و بیجن بیا فلاقه کی کتیه لنگی ترکا نکاره خواجه خلاص کن ده چنکو مثلا کردا در تیم پیش و اوانا جی جاره ها جی دیسا ده ناتوی دا ده پیش نیاره که فینلند و سوید ببن اندامت ناتوی اوانا جبر مثلا کردی جاردن گوتن ام فتوت کن جبر که هر دو جی پشکریا کردات کن لبوی مجاری برسا کرد و کردستانی جارک دن کتن ناف سیاست دنیای و خلق لسر خبردا یا جی اوانا لسر خبردان
ام تخوازن جواب بپرسن برز شیرزاد مامسانی بیرو باوریه و یا جی تبنیه و جی تکچونه و لسرویت چیه بوچونه و گەلێک سپاس بۆ vê رادیۆی قەشەنگ بەڕاستی داوای لێبوورنێ دەخوازم ئەگەر کورمانجیا من باش نەبی لێ سورمانجیا من نه کورمانجیا تا و تخواری سورمانجی جی قسەت که قد پروبلم تنه بەڕاستی مەسەلە پرزگری نەتەنێ پەکەکەیە ئەسڵەن ئەگەر تورکی ئەگەر فنلەندا بەهاتوبایە بن داواکاری تورکیا نەهاتوبایە فنلەندا و سوید هەر دەبوونە ئەندامی ناتۆ چاوە ساڵا چووی 2021 ئیتیفاقیەی ئۆپن سکای دوومایی هات ئیتیفاقی ئۆپن سکای ژە ساڵا هەشتێ لە هێلسنکی هات بەچێکردن و هەمووی وڵاتیان ئەندام تێدا حەقیوان هەیە و بە بالەفەر بچنە سەر وڵاتێدن پشتی ساڵا هەشتێ ساڵا 92 ساڵا چووی ئەو ئیتیفاقی ئۆپن سکای دوومایی هات فنلەندا و سوید مەجبور بوون بکەرە ناو ناتۆ ئەوەی و ئۆردۆغان ئەو قەرەباڵغی چێکرد ئەگەر چێ بکرد با چێ نەکرد باید هەر دەهاتە ناو سوید و فنلەندا دەهاتە ناو ناتۆ بەس چما تورکیا ئەو پرزگری ئەو قەزمەزن کرد و حتا نەهاژی ینی گەلک شوبهە تێدا هەنا ئەرێ تورکیا ڕژێمەک فاشیستە ئەرێ تورکیا داگیرکەری کوردستانی ئەرێ تورکیا دوژمنە لێ دیسانژی ئیتیفاقێک مەخفی ناوبەرە پەکەکە و ناوبەرە تورکیا هەیەش بۆکو بێژن کوردێ باکوور تیرۆریستن 30 ملیۆن کوردێ باکوور تیرۆریستن 7 ملیۆن کوردێ ڕۆژاوا تیرۆریستن یعنی ئەگەر کەسێک پیچێک ینی وەکی بێژن مەثقالێک لە سیاسەتی فام بکە دۆزا میلەتێکی ناخاتە ناو قائیمەی لیستێ تیرۆر ئەو تشتی کوپەکەکە لە باکوور کرد ئەو تشتی کوپەکەکە لە باشووری کوردستانی دەکات ئەو تشتی کوپەکەکە لە ڕۆژاوای کوردستانی دەکات بە ئاشکرا ژ دنیای ڕادبێژی دۆزێک کوردی دۆزێک ئێرهابە دۆزێک تیرۆرە ینی ئانەها دنیا هەمی بە چاوێ تیرۆریست لە کوردی ڕۆژاوا دەنەرن بە حسابی ئیدارەی زاتی و بە حسابی قەندیلێ ئەمش بیر نەکەین دەما عەفرین هاتە تەسلیمکردن 7 ڕۆژ پێشی عەفرین و بێتە تەسلیمکردن داخوایانێکی جەمیل باقیە دبێژیمە 10,000 گەریلا ڕێ دەکەین بۆ عەفرینێ یعنی تو ژ تورکیا ڕادبێژی کە کەرەم کە دەربازی عەفرینێ بە و تو حەقك دەدێ تورکا کوژ دنیا ڕابێژی 10,000 گەریلا دێنە عەفرینێ گەرەک ئەس پێشی ئەو گەریلا بچن ئەم هێرش بکەین ئەوەی کو ئۆردۆغان ئانها تورکیا بلند کردە ئیبراز کرێت تەنێژ بۆ ڕێکلامی ئینتیخاباتی خۆی وەکی دن و ئەو یەک دوو دەخوازن لە ڕێکا vê ئیتیفاقی و ناوبەرە ئیتیفاقی ئەمنی بێتەکردن ناوبەرە فنلەندا و سوید و تورکیا دیسانژی گەل لە کوردێن قەهرەمان کوردێ کوردپەروەر کوردێ وڵات پارێز دەبنە قوربانی vê مژارێ پەکەکە ژوی دەخوازی تورکیا ژوی ئەو توش دەخوازی ئەو تشت ئیرۆ دنیا لەوەی دەرکەتێک و پەکەکە بە هەر تشتێک بە ڤەشارتی بکە سبا دووس بە هەمی کەس دەزانی چما حەقی پەکەکە هەیە و دەستی خۆ بخاتە ناو هەر چار پارچی کوردستانێ لێ دیسانژی دەوڵەتی سربەخۆیی نەخوازن بە دژی دەوڵەتی سەرخۆبوونی کوردستانی بسەکنن ما کورد ئەو قەس خۆن ڕشت تەنێش بۆکو ji bo ئەوەی کوم بە عەرەب و تورکا ڕابێژی مەبرای هەبیننا ئیرۆ تشتەکەیە ململانەیەکە ئیرۆ لە منتیقەی ئەو ململانێژی خویایە ناوبەرە پارتی کۆماری ئەمریکا و ناوبەرە پارتی دیموکراتی ئەمریکا پەکەکە و ئۆردۆغان و هەموو پارتیەن چەپ و پارتیەن ڕادیکال و ئیران هەمی لە ناو vê محورێدانە و پەکەکەژی vê tiştê pir xweşik dezanî ئەوەی ku nazanî millet wan kesin ku bi çavekî girtî çavê xwe degirin bûyne ebdî îdeolojiyayek ku rêka wî nexuyaye yanî tiştek غêr menteqiye tu dostaniya nîzamê Esed bikey tu dostaniya Hizbullah bikey tu dostaniya Heşd-i Şe'bî û hikûmetê Bexdayê bikey
تو دۆستانیە ڕژێمێ فاشیست و تیرۆریستی ئیرانێ بکەی ji بۆ دژمنداریە تورکیا یعنی تشتێک غێر منطقیە و ناف تورکیاژی پەکەکە 30 میلیۆن کوردێ باکوور حەزف کرد تشتێکی وان نەما ئارتشی تورکیا جەیشی تورکی ناف ئەو قەزگوند و باژێڕێ باکوورێ کوردستانی دەرباز دەبن هێرشی ڕۆژاوای کوردستانی دەکەن یەک کورد ناتە سەرجادێ چما پەکەکە وان خەساند ئانەهاژی تورک دەزانن و تەمموزی 2023 دووماهەیە ئێتیفاقی لۆزانە دەخوازن کوردێ هەر چارپارچێ کوردستانی مەشغوڵ بکەن بەناوێ پەکەکە بستە لیستێ تیرۆر لە سوید و فنلەندا بەناوێ ویلایەتی مووسڵ و بەناوێ نەزانم چت شەڕ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستانی نا تورکیا میثاقی هەرێمی میثاقی ملی دەخوازی ناڤەرە باشوور و ڕۆژاوای کوردستانی ئانەها ئەو تشتی و تورکیا ناوی کریە خەونێ عوسمانلی یعنی پشتی ئیتفاقیە لۆزان دوومایی هات گەرەک تورکیا هەرێمی میثاقی ملی بخاتە بندەستی خۆ ئەو هەرێم ئانها لە بندەستی پەکەکەیدایە پەکەکە پڕ خۆشی خستێ بندەستی تورکیا هون لە هەرێمی پاراستنی میدیای تورکیا بنەرن وەکی نەخشە دەزانن و تورکیا ئەو خەونی کودانە ساڵا 2023 جێبەجێ بکە ئەو خەون هاتیە جێ ji ber vê ana hemî terkîzê dinyayê li ser ew ku îtîfaqê lozan dema îtîfaqê lozan dûmahî dê kurd li kîja mewqeîya we turk li kîja mewqeîya aniha mewqeê kurda mewqeek gelek xurta ew hereşe û hêriş ew hereşê ku turk dixwazin hêrişê rojavaya kurdistanê bikin tiştek çênabî çima ji bo ku ana ساڵە 2021 لە هەیڤان نە جارە ئیمارات شاندی ئیماراتی سەردانی تورکیا کردن 10 میلیارد دلار دەیندانە تورکیایە ji bo ku تورکیا بسەکنێنن ku حدودی مەشروعی بنەی ئیبراهیم ئارام بی و بێتە پاراستن ئەو یەک نقطەی دووەم ئەوە ku تورکیا گەرەک دەف ji خەونی عوسمانلیزم و مەشروعی شامی جدید بەردا و ئەوە خەونی ئەندامێن مەشروعی بنەی ئیبراهیمە ئەوە خەونی کوردانیشە و مەدی عوسمانی بێتە سەکناندن و مەدی سەفەویژی بێتە سەکناندن ئۆکەی دەما کۆماریە دەما جمهوری لەسەر حکم بوو لە ئەمریکا دۆناڵد ترامپ مەدی سەفەوی سەکناند و پشتی ویژی مەدی عوسمانیژی هاتە سەکناندن چاوە سەرۆکی مەشروعی سەفەویە هلال الشيعي قاسم سليماني بو هاتا كشتن وسروكي مشروع عثمانية كو أبو بكر بغدادي بو أو جهات كشتن أنا هات تشتغل ما يعني هيا لساحة تشتكي بنادي هلال الشيعي تشتكي بنادي داعش بس نأو مشروع وكي بري نأو مشروع وكي 2015 و 16 و 17 جبر في أنا أو مشروع يكون أورتيدايا أو مشروعي كو خورته لمنطقي مشروعي بني إبراهيم وان بارتيان تشبو راديكالو أواني كو للدرفي ناسيوناليست دوزي كردي وفكري ناسيوناليستي كردينا للدرفي في مشروع دانا از باورم تاني بريز بارزاني لنا في مشروع دايا وموقعي ويجي قال لك خورته وندكارن سيرش كان جوجل كو هايفك برينا حتى إيروجي أندامين مشروعي بني إبراهيم تشالاكي كرنا لمنطقة چند تأثيري وهي بسر تحركات سياسي جموجول السياسي العراقي ولا لسوريا يجي معلوماتي من هي نزي 8 جارة وفدي أمريكي سرداني إداري ذاتي كرنا جبو أويكو دفج قنديلي بردن أوجي بيننا أوجي دفج محوري ديفل إكسس محور الأشرار بردن بين ناف محوري جمهورية وشرط شروطي وانها بودي سانجي إدارة ذاتي نخواسي دفج إخوة الشعوب لمحوري إيرانيا ومحوري إخوان ومحوري تشبه الدنيا بردا جبر في از باورم أو لستوكي كونافرا فكك وتركيا ديتا كرن هم فكك استفادة لذلك هم تركيا جي بس أويكو زرارمن دي پرمزنا دوزي كوردا أويكو زرارمن دي پرمزنا
وەزعی سیاسی باشووری کوردستانی وەزعی سیاسی ڕۆژاوای کوردستانەیە. بەڵێ بەڵێ گەلێک سپەس. هەلبەت پرسێکی دنجی هەیە. تورکیا دەزانێت ku لە ڕۆژاوای کوردستانê ne Swîd ne jî Fînland direkt li wê nîne. Amerîka li wê ye. Amerîka direkt piskiriya wan dike. Amerîka direkt meaşê wan dide, direkt nizam çî dike. Lê nabêje Amerîka ka tu ji wê derkeve tev ji van ber de eger ne ez qebûl nakim dibêje wele eger Swêd û Fînland eger dev ji alîkariyê bernedin ez wana qebûl nakim. Kî bi vîya bawer kir ku yan jî NATO ça pê bawer kir ya jî ça ew dayê ku ketin bi hev re ew muqabelat û nizam çî çêkirin bi Swêd û bi Fînland re. وەکی من گۆت ئەگەر فنلندا و سوید بە داواکاری ئۆردۆغان ڕازی بوونە ڕازی نەبوونە ئەوان دەبوونە ئەندام لە ناتۆ. چماش بۆکو ئیتیفاقیەی ئۆپن سکای دووماهی هات خەتەریاتە گەلێک مەزن سەر فنلندا و سەر سوید چێ دەبی مستەقبل. ji ber vê ئەوەی ku ئۆردۆغان وەکی عەملەک انتخاباتی وەکی ڕێکلامێک انتخاباتی بۆ خۆ کرد و للعلم هون لە ئۆروپانە زێدەتر vê tiştî dizanin heta niha ku ئەوەی ku ئۆردۆغان لە ئێعلامی تورکی دێتە بەعسکردن ئەو قەز مەزن کردن تورکیا ڤیتۆی کردیە و نظام چەوا هون لە ئۆروپانە زێدەتر vê tiştî dizanin ئێعلامی تورکی vê tiştê ئەو قەز مەزن کردن وەکی din ئەگەر تورکیا بخواست بە نەخواست بایە سوید و فنلندا ئەندام بوو و ئەز نەباوەڕم کۆنزەرڤاتیڤێ فنلندا و کۆنزەرڤاتیڤێ سوید قبول بکەن ku یەک کورجی بێتە تەسلیمکردن بۆ تورکیا. ئەوەی ku حتا نەها تەنێ خیانەت لە کووردا کرێت چ لە ئۆروپا یان ژی لە ئەمریکا تەنێ چەپێن ئۆروپی و چەپێن حزبی دیموکراتی ئەمریکا و حزبی عمالی بەریتانیا جێرمی کۆربین بووە وەکی خیانەتی استراتیژی ئەس داخەم وەکی ئەوە ناکو من ببمە بەس ببورن پسیکە من ناسەکنی ببورن حەز لە سیاسەتێ ناکەم حەزی لە سیاسەت هەیە دخوازای واژە قسە بکە ما حەز لە سیاسەتێ ناکەم حەز لە سیاسەتێ ناکە پسیکا من پسیکا من وانلیە بەڕاستی نەها تشتەکەی گەلێک مهمە ku کورد هەرگاف ئەگەر ئەم بخوازین ku لە ساڵێکی دنی سیاست فام بکەین گەرەک مەزانی بوون ku نەخشەک هەیە ئەو نەخشە ململانەیە ناوبەرە دوو محاور ئەم گەرەک وی تشتی زانی بن ku سایکس بیکۆ ئیرۆ هاتە جارەکادی هاتە نوکردن ناوبەرە رووسیا و فەڕەنسا و ئەمریکا دەما تو باسی ئەوەی دەکەی ku رووسیا و ئەمریکا لە ڕۆژاوای کوردستانەیە بەڵێ لەشکری ڕۆژ فەڕەنسا دەعمیوی دەکە و فەڕەنسا لە پشتگوێ و فەڕەنسا هەمی تشتێک بۆ لەشکری ڕۆژ دەکە و لە ساحەژی ئەمریکا بە ئیدارە ذاتی مناسقە و رووسیاش بە ئیدارە ذاتی مناسقە لە نفسی وەقت رووسیا و ئەمریکا و فەڕەنسا لە جمجۆڵی سیاسەتی وان بنەرە لە باشووری کوردستانێ و لە عێراقێ بە شکل عام تو دەزانی ku لە سایکس بووکێوێ و بەریتانیا تێدا نەما ئەوەی ku تێدا ئیرۆ رووسیایە ئەمریکایە فەڕەنسایە سەردانی ئیرۆی ماکرۆن بۆ ئیسرائیل دەما یا ئێر بینی تەرکیزێ ماکرۆن گەلێک لەسەر سووریا و عێراقێ بوو ئەوەی من لە میدیای ئیسرائیلی بینی چما ماکرۆن سەردانی ئیسرائیل یەکرێک و دزانی ئەو سەرۆکوەزیرێ مێ نو سێ هەیڤیدن نامینێ سەر حکومەوی ئەو دەزانیتن ku وان وڵاتیان ku تەطبیع لەگە ئیسرائیل تەجریم کردنا
تحریم کرده وان ولاتن کو فرنسا تأثیر وی لسروان هيا لمستقبل والآن هاجي جبرفي إسرائيل بانجشتي سروق ماكرون دكا كل بهافرا بجيفن زالبن كوتش لمستقبل أوان ولاتن جاركا دي توزيع أودا بنو لسايكس بيكو فرنسا اللوبيك بكابو إسرائيل لمستقبل أو يك دو سرداني جراهام إيرو بو بغداد وبو باشور كردستان جي او جي خويا دك كو تشتك نما بنافي ساي او سايكس بيكو كو 100 سال مالا كردا خراكر مالا روشلات نافين هم خراكر زررق مزم بو همين ملتين اصيل لمنطقه اوي قال لك مهمه ام بزادين لو صراعي لو سيناريوي تركيا او ركلامي انتخابات تركيا اويا حتى هيفا يازدا حزبی جمهوری دێتە سەر حکم حزبی دیموکرات لە ئەمریکا نامینێ چماش بۆکو بایدن نەساغە بایدن نەخۆشە بایدن گەلێک نەخۆشی بەوی ڕاهەیە گەرەک لە 22 نۆڤەمبەر 2022 جارەکادی حکم بدەنە دەستی کۆماریە ئەگەر حکم بێتە سەر دەستی کۆماریە ماڵە تورکیا خراب دەبی وەزعی تورکیا پڕ خراب دەبی چماش بۆکو ئۆردۆغان بحمي نقاطك إعلان كر كل محوري أشرارة للديفل إكسزا دما لحنبر بوتين سكني بشتفانيا بايدن وزيلنسكي كر حميد جمهورين لأمريكا فام كرن كو أردوغان نما دبي تمولكيوان بله بورن أزبار من عندك دريش كر أنا سباس ما مستعل باقي از برسكجي دبي واردة جتب برسم يعني تدرفتك يوهادا بيجن أردوغان كردا خستم معنا وقلت از سويدو اوي ناخوازم بكبنا الناو ناتو جبركو دفاع لكرداتكن هلبت او دولتين كلوينه مثلا كردا بلكيش كردا زيادة ترزانن اجا دفي وارده كرد دكاربون چه بكرانا وقالوا تشتكي كرن يانا جبركو دكاربون كرد بيجن ولا چه علاقه سويد اوي هي بمسألة كردا وياجي مسألة كيبن اردوغان چما بيات خسبت بله بێگومان بەری گۆز بەرسڤاتە بدەم ئەم کورد وێم گەلێک تشتا بکەن بەس چما ئەردۆگان ئەv مەسەلە کرد بەهانە یعنی بەڕاستی تشتێک هەیە یعنی ئیرۆ لە سوێدێ divê di salê dawî de gelek civînên mesed encumena Sûriya Demokrat nav dikevana de çêbûn ya ku beşê siyasî ji rêveberiya Xweser gelek ku civîn çêbûn kom çêbûn Ilham Ahmed sê çar cara çû wir ew tevgera ha û Swêd piştevaniya wa dike birastî piştevaniya wayê siyasî dike piştevaniya YPG û PYD bi rengekî ji renga dike ew behane destê Erdogan de bû yani ew bi kar anî lê hegerem bên bi gelemperî li ser vê peymana NATO ya gosî hêma şeşa 2022 hatil darxistin xalek tenê xala çara ago navê PYD û YPG tê kar anî navê Kurtê tune yani ev jî gelekî tiştekî sîmbolîsk e nû navê Kurtê tune ji ber wezîra ya ji derve ya Swêdê an Linda got ku em nedijî Kurdanin em dema gu em bêjin PKK saziyek teror e ji berê ana heta Amerîka dibe saziyek teror e lê me negotî YPG teror e me negotî PYD teror e her du jî di hindirê vê peymanê de di xala çara de divê jî piştevaniya wan nekin divê jî Swêd û Fînlandê divê piştevaniya va kesan nekin demek yani lîstikek jî heta di nîvsandina vê peymanê de heye ji ber Swêd dibêje Kurdê li cem me parastînin 100,000 Kurd li Swêd henin
يعني او نمعقول 100,000 كرد حمي ترور او بيد زانه يعني وقتها بنافدك انه PKK تاني ترور جبر داخوازا اردوغان دخوازه وا چالاکیین PKK هندره سوید و فنلندا کم بکه جبر گلکی اشکره دکن خو پیشاندانا دکن جوینا مزن لدار دخن پراش خلکه دستینن اف گوتن نگوتن منن جبر از زانم ولویجی بالیوزخانه ترکا لستوکهولم در کسر تلفزیونی من لیدنا ریسر تلفزیون سویدی گو ام حمی کاری PKK لهندره سوید شوپینن کارکی گلکی بالکیش دکه و ما پی عاجز دکه و ما پی امدزان حتی خلکیجی تجنید دکه خلکی یگو نه PKK نن و دبن بخوره دکن حوالی PKK وکی دیجی گلک پراج کسنگو کار دکن جواد دن هف و یعنی او پارتی اخوا مستر دکن و گشتر دکن دیمک در فتک جوار هی گو ویتف گری بکن اردوغان في بكاراني كنا تشينا بافقاسي هون في درفتي بالنوا دي صاد بيجم يعني حتى تيت او برلمانتير كرد هي بنابي امينه كبابا او بيمانك بالسوسيال ديمقراط داني بوغوتبو هجر هون تعدل كردا بكن بفي بيمانه ناتو از خودك شينم دماغو او كتش برلمانتير خو بكشينش حكومتي او حكومتها رفه حكومتها سويد هرفه صر دنگي وي ماي او بویوک جوکر که دهندر پرلمان سویدی ده گوکارکی باش ده کبراستی امینه ده امینه مروفکی نتو پروره نه PKK دما گوجر بجن نه ام کردات پاريزن ام حق كردارن لي مثلا PKK ام بترورن وبري انا جي قال لك دوله اغوتي ترور مثلا PYD و PKK او دبجن بشتبانيا دبقو قلز بكن باورم وي قلز بكن وتفقرا و تشالاكيه و دندر سويد وفنلندا وقالك كان وكي ديجي بري عماني بو زمان فنلندا جي تريد او اتجاه سياسي داي صالح مسلم يروغو بو يسروكي بيدي يعني اف مثلا جي هلن مثلا كرد ام شبكن براسي حطاقو ام كرد نتسر هفن امنيك دنبن بارتيك تني كارب مصيري بيشروجا 4-5 مليون كرد روجاواي كردستان بدستي خوخينه وبك هميكا بك PKK ومهانا بهانا جل تركيا درخ حرتم صوتي عبد الله وجلان لكوباني ولا عفريني ولا قامش له هلده بيجومان يعني وش اخي او انتريك لسر خلكي نارينا تشافي اوروبيا دو عالمي تشي دبي انه او خلكي روجافاي كردستان حمو بول PKK ديمك يعني ويدده ام ناخذن افشي ببي يعني بري انا ما قوتي بيدي هي وبارتين هند بيدي غريداي ام بريدا بريا خسر بري انا ركفتنك هبود نابراوي وانا كسيده انا كسيجي بارتين تفقرا كرديه انجمن المجتمعيه كردي قالك هردو بجين هاف كاربن نرينا كردايتي بدن وسوزي بدن دولة مزين سوزي بن تركيا ام ندجي تركان دقلقو حتى في دقيقة نباورم في شكل جالي كردستان روجافا بآلي تركيا بشوية ليه بلي ترك حرتم بهانا دخن دستي خودي ابوچين واسو الله جلال بدن وفاد بيجن ام دجي تركانن كرد قال لك كاري كالي دبلوماسي بكن لاوروبا قال لك جرينجه ببن يك دنك خشك قضيه خو كيشه خويا كردي جي روسيا وجي امريكا وحتى جي ايران يجي وحتى جي تركيا جي بيجن اخي ام كرد روجاوا ام كردن دوزا ما في خوي چاندهی دکن دوزا ما في خوي نت اوتونومي دکن ام ندجي نه ترکانو نه ایرانیانو نه حتى رژیم سوری نه لیبلی ام تخوازن خو بپاریزن يعني كارن في رنگي خباتي بكن خباتك سياسي خوشك اري راس مثلا شر چکداری کتی هوليده و ايرو رشيس حزار شروان قصدي انجي هسدي هنن امريكا وابكارتينه ليبلي دي ساجي ام وگرن بنگها یکمین یا پارتیا یکمین یا گل کردستان روجاوا چه بو کو کارکی خباتک سیاسی نرم کرن قاربن انکی ما في خوي نتوي بدس بخين بله يعني تبي باور يعني تركيا كو بيجي كو در كما بيجي ولام كردي سورينا يا جي كردي روجاوانا تا علاقه ما تركيا بهفتنا ام كارم ببن جنار باش لنمونه باشور و رفراندوم باشور كردستان مدید که اوا قط جبو ترکیه او گوتنا بلکه تو معناوی نابه
چونە ڕەفەراندومێک کو di nav dinyayê da şêwe herî demokratîk e ka xelkê me çi dixwaze lê Tirkiye, İran jî anî Iraqê jî anî li siha Bakurê Kurdistanê li wê dinya cirî davêtin û dinya xwe dane pêş ku tiştek sabde em ê êrişê wê bikin. Yani ji bo Tirkiye tiştekî wiha behanekî wiha ku bêjin wala em Kurd haya me ji te tune qet eleqa me we hev tune em cînarê hevin başin dê eva tu ewkekî ji Tirkiye re neke bawer nakim. خمناك ميرزا بلا ام راس جوبن يعني ايرورو مثلا ندستي نتركا دي ايرانيا دي دما جو امريكا واوروبا يعني ام بيجن روج افاي ولاتن روج افا بخوازن كردستان تشيكن كارن دي 24 ساعه تشيكن او ريفرندوم اگو 2017 اللي حاضر بو تشيبو كارن ايرورو ويكا غازبين به نوتو د 2% جي كردا گوتن امسر خوبون يتخوازن امي ولاتي كردستان البر افا بكت ودمينه تركيا كار بيبت ونا ايران جي كار بيبت يعني او برجوندين دولة الناونتوية هري مزن هي نها تبو هولي اجبر في هاوي برافيتي كرن هرفاندن او بروجيا نتوي ياغو كك مسعود بيرابو ريفرندوم يعني باور تركيا ديسا ايرورو نالفه الا بكلامبا كسك جي علي امريكا جير بدرباس بدرباجر بدرباسن نكا درباس انا زرتاد كي يعني رو مولود شاوي شغله قلت نما علاقته خج امريكا ونما علاقته خج روسا بين تشتغل امي ورنا وين مجاري او مجاري ما هي اري امي كارن تري باخر يعني بله برز شيرزات بعثت تشتكي نوكر قلت سايكس بيكوتا 1916 کو پی کاتبو ایرو شیوه که دیسه اوانات هوله دانه بس لدروای انگلیزا بریتانیا آنها سه آلین دن لهرمنه و تخوازن جاردن هرمه لگور خود دیزاین بکن اوا دته دمکی که 100 سالیا پیمانا لوزانه جیته وی دمی بديتنا مدبي مرب لسربيا هنا كي بفكره از هيفيت كم كو برز شيرزات هنا كي دم بكار بفي مجاري فكه بله نها براسيجي دما بشتي بهاري عربي كو بهاري عربي للركا حزبي ديمقراط لريكا أوباما هاتا تشيكرن جبوكو ولاتين منطقي توزيع بكان لسر إخوان مسلمين ولسر جروب إسلامي راديكال وجروب تشابين كل منطقي أويكو ديمقراط كرن لو تنصالي ربيع العربي يعني بوهاري عربي تنه هاف پەیمانێ 70 ساڵی یا کۆماریە تونەکردن لە جێوان بە هاافکاریە ئیخوان بە هاافکاریە MI6 مؤسسەی مخابراتی بەریتانی کووی دەمی جێرمی کۆربین سەرۆک وەزیران بوو جێرمی کۆربینشی وسا دەستی خۆ خستبە ناو MI6 بەریتانی حتاکو کۆنتڕۆلی پڕانی وان ئەحزاب کردبوون و بري MI6 سويتشي كربون همي دزانين إخوان مسلمين جالية مخابراتي بريطاني هاتي تشيبون لسردستي حسن بنا وسيد قطب صالات شلوهاش هيفياوان أو بو كو بكارن ولاتين عربي جارك هادي ولاتين عربيا نرم يعني وكي مغرب والجزائر وتونس وموريتانيا وحتى مصر بكتب دستي إخوان مسلمين وبشتيوي وان ولاتين عربي دن بكتب دستي داعش او داعشي كل سوريا هاتا تشكرن بافيوي لأنقرة يبو يعني ببشتفانيا إخواني ناف نتوي ببشتفانيا أردوغان أو داعشي جبهة النصر وداعشي كوتشيبو بافيوي كالكيوي إخوان مسلمين وأردوغان بو تركيا بو أو داعشي لعراقات تشيبون أو داعشي بافو كاليوي لطهران بو دما پشتیکو جونسون پشتیکو اوباما دفج سرنکد له هالبجاردنه
و عراق فرۆتە تەسلیمە دەستی ئیرانی کرد و سووری نیوی سووریا و نیوی عراقی تەسلیمی دەستی داعش کرد لە ڕێکە نوری مالکی و لە ڕێکە دەست و پەیوەندی خۆ لە سووریا وی دەمی بەریتانیا فام کرد و زەرەرێک پڕ مەزن کردنە وی دەمی بەریتانی فامکردن و ئەو ئیخوان مسلمینی و هەر ساڵک بەریتانیا $9 ملیار لەوان سرف دەکا ئەو پارە ڕۆژێک دی ئەو ئاگر ڤەگەڕێتە ناو ماڵاوان ژبەرێ جێرمی کۆربن لە انتخابات سەر نەکەت جۆنسۆن سەرکەت لەو ڕۆژی جۆنسۆن سەرکەتیە حتاکو ئیرۆ تەلێ بنەرە و هێدی دەست و لنگی ئیخوان لە هەمووی وڵاتیان دنیای دێتە قوتکردن و حرەکاتی وانژی زەعیف بووە نمونەیە پڕ مەزن لە هەڵبژاردنی کوردستانی ئیخوان دەنگێک پڕ کەم ئانین لە هەڵبژاردننی عێراقی دیسان نەفسی تشت لە میسر ئانها ئۆردەوان دەخوازی دەفژ محوەری ئیخوان بەردە ئانا ئۆردۆغان پرانی وان کۆمەلە و سازیان ئیخوان لە تورکیا قەدەغە دەکە ji بۆ و دەخوازی دەفژ ئیخوان مسلمین بەردە ئانها بەریتانیا عاقڵە ژێفام دەکە و 100 ساڵی سایکس بیکۆ زێدەی 56 جینۆسایت هاتیەکردن ji بۆ و گەلێک میلەت بە ئیجباری بوونە عێراقی گەلێک میلەت بە ئیجباری بوونە سووری گەلێک میلەت بە ئیجباری یعنی بە زۆری vê نەخشەیە قبول کردن نها بەریتانیا خۆ لێ سەحەب کردنا چەوە ئەم بزانین و بەریتانیا خۆ لە سایکس بیکۆ دوورخستیە بەریتانیا ئیران خەسراند ئیران تەسلیمی پۆتین کرد و هەمیوان پارتیان و بەریتانیا پشتەوانیەوان دەکە لە عێراقی حتا بە عەلی سیستانیژی لە هەڵبژاردنی عێراقی یەک کورسی ژینانی یەک کورسی دەما بەریتانیا لە ئێران بێهێوی بوو و لە عێراق بێهێوی بووە و بەریتانیا وەکی بەرێ دەست ناخاتە ناو بارودۆخی سیاسی هەرێمی کوردستانی تەڤلیە بکە یعنی بەریتانیا دوورکەتیە لە سایکس بیکۆ کێ ئیرۆ جێ بەریتانیا گرتیە رووسیا لە ڕۆژاوای کوردستانی پڕخورتە و لەگە ئەمریکا متفقە لە ئالێ دنجی تو لێ دەنەری لە ئۆکرانیا و لە رووسیا رووس و ئەمریکا خونی هەفتوو دەخۆن بەس چما لە ڕۆژاوای کوردستانیش بۆکو لە نەخشەکی نووتر هەیە و گەلێک لە ئۆکرانیاژی گرنگترە ئەو یەک خاڵی دوو لە هەمووی دیرۆکی کورد حتا ئیرۆژی یان هەتا چەند هەیفەک بەرینەها نەبووە حکومەتی بەریتانی بە ئالای کوردستانی پێشوازی لە هیچ وەفدەکی کوردی بکە لێ جۆنسۆن لە دەریەک پێشوازی لە وەفدی کوردی کرد لە سەرۆکی یاریمی کوردستانی کرد و بە ئالای کوردستانێژی یعنی وڵاتێک ئەگەر ینی ئایا منطقیە وڵاتێک ئەو منطقه هەمی دابش کردی هەمی پارچە کرد و ئەڤێ دەرێ عێراقە vê دەرێ سووریا لە ناڤەرە هەمی وان وڵاتە پێشوازی لە وڵاتێکی دم بکە بە ئالای vê وڵاتی یعنی تشتێک نەمایە بەناوێ سایکس بیکۆیەکەون ئەو سایکس بیکۆ ئیرۆ هەیە گەرەک ئەوانی کو وان وڵاتیان لە سایکس بیکۆ هاتنە دابشکردن ینی وڵاتێکی وەکی عێراق پێشی ساڵە 20 تشتێک نەبوو لە منطقەی بەناوێ جمهوریەت لە عێراقیە و جمهوریەت لە عەرەبیە سووریە ئۆکەی نەها وان وڵاتیان کو لە سایکس بیکۆن و گەرەک هەمی ئەندام بن لە مەشروعی بنەی ئیبراهیم ئەگەر نەبن ئەندام لە مەشروعی بنەی ئیبراهیم جارەکاتی خەونی سەفەویزم و خەونی عوسمانیزم ماڵا کووردا و ماڵا یەهودیا و ماڵا هەمی ملەتی ئەسیل خرا دەکا ئەم وەکی ملەتی جوومە ژێ فام دەکەین و تەنێت چەپێ ئیسرائیلێ پشتەوانیە هەممی حکومەتی تورکی دەکەن یعنی لە مەسعود یەڵماز و تانسۆچیلەر حتا ئیرۆ چه حکومەتی ئەلمانی و غێر ئەلمانی و ئیخوانی و ڕاست و چەپێن ئیسرائیل پشتەوانیەوان دەکەن چماش بۆکو چەپێن ئیسرائیلێ نەتەنێ دوژمنی کوردانن دوژمنی ملەتی ئیسرائیلیشن تو لێ بنەرە 2014 داعش چێبوو حتاکو 2022 یەک چالاکی داعش نەبوو لە ئیسرائیلێ لێ دەما چەپ لە ئیسرائیل هاتن سەر حکوم
چالاکی داعش چێ بوو لە منتیقەی لە ناوی ئیسرائیلێ چما ji bo ku qaîmê Erebiyê Muwehedeyê İsraîlî îxwan Muslimîn rêberayetiya wî dika و ew hikûmetî tehalifî ku li İsraîl hate çêbûn ku aniha rûxaya tiştek nemaya bi navî vê hikûmetê yani hikûmetî çep û hikûmetî îxwan yani tesewwur bike tehalifek çêbû yek baweriya yek partiya wî heye ji bo ku baweriya wî bi Xwedê heye yek jî partiyekî wî heye ji bo ku baweriya wî bi Xwedê tune okey و çepê İsraîlê piştevaniya Falastîniya dikin wekî PKK okey piştevaniya îxwan dikin wekî PKK piştevaniya Birayetî Gelan û nizanim çû her çi terorîstî mentîqeyê çepê İsraîlê bi dostaniya wan dike wekî PKK ma PKK jî wisa dike ya PKK me jî heye li İsraîlê yani niha dema PKK li Ewropa dête ser cadeyê Elemê kîja alaya kîja partî û grûpê qedexekiriya li Ewropa bilind dike kîja grûpê anarşîst e kîja grûpê ku bi qanûn hatî qedexekirin ewanî entîfa û ewanî nîonazîst û dostaniya hemiya dike lê birayetî Kurd û Kurd qebûl nake çima ji bo ew dêr sala çûyî min li rojnamekî PKK min xwend întîxabat hilbijartin bû li welatekî Ewropî min dît reklamek kiribûn ku dewletî Falastînî ji bo dewletî serxwebûn bo Falastîniya dixwazîn Falastînî bibine xudan dewlet êkanî edî bo Kurda çima bo Kurda dewletek naxwazin ew ye bi rastî bibûre min dirêjkê li ser meselê Sayîkî be Sayîk بله مامۆستا الباقی tiştekî divî warî de bêjî eger na me zav dirêj kir em derbas bin بلێ مەسەلا لۆزانانی هۆلێ براستی جێ دبی 100 سال گۆ ئەم هاتنە داگیرکردن جێ علی تورکا و فرسا و عربا ئەگەر ئەم نە سیاستمەدار بن divê demê de em nikaribin karekî baş bo xwe bikin em xwe negînin cê biryara navnetewî Amerîka be Ewropa be wê demê dîsa wê ev dewletên îro li herêmên wê dîsa me perçe bikin di nav xwe de û em ê vegerin 100 sal dî li paş be بله gelek spas em derbazê xala xwe dudiya dibin gerçi xala dudiya û yek hema bêje xalê me tev girêdayê hevin lê dîsa jî em mewsa ji hev cuda kiriye Tirkiye em dizanin ku eva demekî dirêje ku li Rojavayê Kurdistanê êrîş dike Efrîn dagir kir serê Kaniyê û Nizam Tirvêşiyê û gelek dera dagir kir û anha jî eva demekî dirêje ku dibêje ez ê êrîş bikim mebesta wî Kobaniye mebesta wî derbazê Kilrefet û Nizam Şehba û derên din bibe wan dera bibire ku rêya Kurda hemî ji ew kava dervayê ciyê ku dibin ew ê Amerîka de êdina dixwaze hemiya dagir bike wê derê bigire lê piştê civîna NATOyê bi rêda rojnamevan jê pirsîn got jê pirsîn ka çawa dibe ev daxwaza êrîşê amadekariyê we hat temam bûn nebûn ji ber ku Erdogan digot ku me kengê amadekarî temam kir em ê ew roj lêxin lê paşê jî duê civînî da got ecele me tune pêwîst nake em lez bikin kengê ku me got ew çaxa me lêxin lê do jî wek mamoste davek berê got wezîrê wanên derva got em hazirin ha îro hasibe em ê dîsa lêxin êca Tirkiye bi vî helbet wek cenabê Şêrzad jî behs kir întixabat heye dixwaze hinekî raya giştî ji pirsgirêkê wan ji problemê wan yên esasî dûr bixe û hinek jî xwe bi raşîst û faşîst û ya jî nijadperestê Tirka jî bide qebûlkirin werhasil em ê li ser vî mijarî biaxivin dê çawa be yanî Amerîka dê rê bide em zanin ku tiştê civîna NATOyê Biden jî jê ra got bi me maqûl nîne
روسیا گوت معقول نینه ایران وزیر خواهی درواشانده شامه بشار و او کرد وزیری وی دروار رونشن گو تشتکی چکتری ایمه قبول منینه با ترکیه فهمت کن لدوی با آوای سیاسی و وره چرا سر کرن لدی ساجی ترکا وک وزیری دروای ترکیه دو درکت تلویزیون گو امی لیخن و امی هاتشون بدیتنا و دی ترکیه بچه که نچه چما ناچه سببی ویچنه رسیه ساد جبر کتو میوانه می از او ماموسته هرگاو لورن ام پیشی استا پرسن پاشی جا ماموسته تمام تکه تورکیا از گرانتی بده متا کو ترکی دزانی لت سیاست تشتگنی بناوی صدیصد باز از لوی مجاری از گرانتی بده متا کو ترکیا در بازی روجاوای کردستان نبی چما در بازی روجاوای کردستان نبی جبوکو آنها نه او دمکو وکی 2016 و 2017 و 18 آنها دم و استراتیجیتی منطقه قلك هاتي قوران نوكي بريا يعني تجبير نكا كو أنا تركيا نافرا هردو محوري جمهورين ونافر دخوازي محوري جمهورين بخوب دا تقبول كرن جعالية دنجي بمحوري ديمقراطة را تلاعب دكا أوكي جبرفي أويكو من زانبم يعني ديكومنت بدمتا جارة داوية كو تركيا حراشا كر هێرشی ڕۆژاوای کوردستانی کرد 3 ڕۆژ پشتیوی کێ سەردانی ئیداری زاتی و باشووری کوردستانی کرد وەکی وەفد سەرۆکێ سنتکام ئۆکەی سەرۆکێ سنتکام 3 ڕۆژ پشتیوی سەردانی ڕۆژاوای کوردستانی کرد بە جەنەرال مەزلوم عەبدی ڕاجڤیە و پشتیوی بە باشووری کوردستانی ڕاجڤیە سەرکردایەت قیادەی ساندکام دوونێ داخویانێکی وان هەبووە دەبێژی ئیدی ما قبول ناکەین لە منتیقەی هیچ ئاگرین و هیچ هێرشێن و بێتەکردن و بە تایبەت ئیران دەبێژی حتا ئیرۆ مە لە درۆن و لە قەسفی بالیستی ئیرانی مەخۆ بێدەنگ کردە بەس ئیدی ئەم بێدەنگ نابین تو دەزانی و ناتۆی مەخفی سندکامە نا ئەوەی و لە ناتۆژی مەزنترە گرنگترە لە ئەمریکا سندکامە دەما سندکام موسا بێژی ینی تورکیا ینی ئەوەک حساسەیە لە منتیقەی دەزانی چما ji bo ku niha Tirkiye li helîfê li havpeymanî şerî Ukrayna Rusya ciyê digirî okey eger me wisa me pêşbînî bikin ku Tirkiye herşê Rojavaya Kurdistan dike li Rojavaya Kurdistanê jî Amerîka Rusya heye yani Tirkiye debîte sebebî جنگی سێهەمی جیهانی حرب العالمية الثالثة نا وتركيا أو استراتيجيتي وينما وكي بري أنا ندو 2016 تركيا مدي ريفوجي شبكة يانجي تركيا بكاري همي محوري أشرار بشتفانيا ويبكن أو يكو بافي أردوغان بو أو باف شو يعني 2016 أردوغان دكاري 2017 هجدت أردوغان تورکیا دکاری دەستو لنگی خۆباوێژی بۆ لیبیا بۆ سووریا بۆ ڕۆژاوای کوردستانی بۆ عێراقی بەس ئانەها نە ئەو دەما و ئەو تژی بزانە ڕاستە هەڵبژاردنە نەها بنکەی جەماوەری ئاک پارتی پڕ زەعیف و پڕ کێم بۆ لە تورکیا چماش بۆکو ملەتی تورک وسایە تو نان بدەوی تو دەپەرستی دەما نان نەما پارە نەما ئیدی ئایدۆلۆژی ژینامینێ ئەوەی کو لەبەر دەستی ئۆردۆغان مایە تەنی ئەو 10 میلیارد دۆلارەیە و لە ئیمارات ستاندیە تەنێش بۆکو تورکا بسەکنێنن سنووری مەشروعی بنەی ئیبراهیم بێتە پاراستن و مەرج بۆ تورکیا دانانە یعنی ئەس دەما دەبێژم تورکیا هێرش ناکە ئیمارات و ئیسرائیل و فەڕەنسا ماکرۆن و بەریتانیا شرط و شروط بۆ تورکیا دارانە حتاکو 10 میلیارد دلار داینە تورکیا بەدەین یەک لەوان شرط و شروطە گەرەک تورکیا هێرشی ڕۆژاوای کوردستانی و سووریا بسەکنێنی دوو گەرەک تورکیا دەفژێ وان جاشک و مرتەزیقە و مان مرتەزیقی ئەبوو حەمشاتە نەزانم ڕۆژاوایی دەبێژن ئەبوو حەمشات
حمشات ئەرێ حمشات و مەمشاتە بەردا وەرە لێ بنەرە دەما ئیمارات پارە بەدەنگدایە تورکیا حتا ئیرۆ تورکیا چەند نقطە جێبەجێ کردە و ئانا تورکیا هێدی دەفژە حمشات و مەمشاتە بەردەدا گەرەک بەردا گەرەک حتا 2023 تورکیا ینی دەفژ ئالیکاریە حەماس بەردا دەفژ ئالیکاریە گروپی جیهادی ئیسلامی بەردا دەفژ ئالیکاریە مرتەزیقاتی سووری عەرەبی سووری و ئیخوانی وانە بەردا یعنی ئەو ئیتیفاقیەکە ناڤەرە وڵاتە هاتی چێبوون ji bo ku yani Türkiye bevê noqtê xapandina ku heta ku hilbijardin dê ji ber vê ez girentî ez bidim ku ew ku min de bînim ew ku min de xûnim û îlaqetê min jî bi gelek kongresmanê Amerîka û bi sînatorî berê Amerîka û bi gelek xelkî navnetewî heye yani li gor xwendina min ez dizanim ku hem PKK dixwazî بنکەی جەماوەری خۆی خورتکە بە هێرشی تورکیا بە وان دەنگۆی هێرشی تورکیا هەم تورکیاش دەخوازی بکاتە ڕێکلامێک بۆ هەڵبژاردننی کو لە جانیوەری فێبریوەری ئەس باوەرم لە فێبریوەری هەڵبژاردن لە تورکیا دێتەکردن ئیدی هەردوو ئالی دەخوازن یەک دەخوازی کورد بخاپێنین ئەو ژی پەکەکەیە ئەوی دژی ئۆردۆغانە دەخوازی شەقامی شارعی تورکی بخاپێنی ببوورە من درێژ کرد ڕجاتکن ئەما مستعال باقی لە سەروی مژاری دیتنێتە بەێ بێگومان تورکیا ئەو gelek هەوڵدانێ دەدێ گۆ دەرباسی سووریا بێ تایبەت ئەو خەتا دەبێژی 30 کیلۆمتر لە هەندرێ باکووری سووریا ئەگەر ئەم لێ وێ خەتێ بنەرن خەتا 30 کیلۆمتر دێرکە حمکۆ حتا دەرباسی قامشلو عامودێ دربەسیە سەرێکانیە کۆبانێ عفرینێ هەروەکی بەشن ڕقای و دێر زۆرش کە بوێ سینۆرێدە ئەو هەمی دخوازێ تێخە بندەستی خۆ چما ji ber berî demekê dewletê navnetewî civiyan got em ê avakirina Sûrî ji nû ve bikin û 6 heta 7 milyar dolar terxan kirin ew Tirkî naxwaze ji vê we gorbêjin ji vê mûlidê derkeve bêpere divê ew pera qezenc bike çawa qezenc bike divê derbasî vê sînorê bibe heta got karibe ew jî bibe yek ji investorê di hundirê Sûriya de karibe Sûriya ave bike piştî got çareserkirinek siyasî çê bibe lê tiştin henin astengî îro cemêt xwe yani we got dibîn mesela berî ana wezîrê ji derveyê Îranê çû cem Erdogan û dibin maseyê dil hev kirin ku em ê wew û rejîma Sûrî li hev bînin da ku Qesedê an jî Hesedê ji vê sînorê bakur hemî derkeve yani ev sînaryok heye eger ev jî pêk hat wê çaxê dîsa yani para Tirkî di hundirê Sûrî çê dibe dê lê tiştekî dî çê bi piştî vê mesela NATO Rusya dît ana li Tirkiye der wek dijminekî ew nema dixwaze tiştek ev destê Tirkî Tirkî tişt qezenc bike di hundirê Sûriya de ji ber vî hawî îro leşkerê xwanîn Qamişlo 600 leşkerên taybet yê got xwe ji perşota davêjin ew anîne xistin balafirgeha Qamişlo her wekî dî jî rejîm jî aniyê wê jî lîwaekê lîwak yani beşek mezin ji leşkera aniyê xistê Qamişlo heger ev rêveberiya xweser qebûl kiriye demek xelas ve rêveberiya xweser bi rengekî remgavê xwe biguhere ew behanê nema dikeve destê Tirkiye got karibe derbasî Herêma Kurdistanê bibe ya Rojava lê Tirkiye ew jî zîrek e yani ne nabêje ez ê derbasî Qamişlo bibim ew diciya bikartîne nabê min bicê navê Tirfatê min bicê Tirfatê nêzîkî Helebê ne nêzîkî Efrînê li wir tevlîhevîk heye yani tikare Rusal wir bibîn tikare rejîmê wir bibîn tikare İraniyal wir bibîne hin cara Amerîka an jî quwatê Tehalifê Duwelî dirin wir ew vê meselê lê dinere ew dikare ve herdû bajara têxe bin destê xwe de ew jî piştî plana wê têxe bin destê xwe ez bawerim ez gumanim wê heger derbasî ve herdû bajara bibe wê têkiliya navbera wî û rejîmê çê bibe heta got derbas be lê berê herêma Cizîrê û Kobanê taybet ez bawerim nakeve zûzû wê têke ve herdû bajarokê biçûk Rifat û min bicê
حتى ایرو امریکا جر گوت بو من بجتن کار در باز بج بر ایشه ملور هي ليه بلي وقو مقود بريانا بولود شاوي شغله قوت بو ايرو امنع شيء خج امريكا تي نج روسيا تي نعمل درباز بن يعني مسألة حمي ايكونومية يعني ايكونوميا ايرو رو ام دبين تركيا ايرو $1 بو 16 ورقة تركي بو حفده تمام وده يعني محتاجي براي وقو كشيرلاج يعني زمان محتاجي براي ايرو براي بين سوري بو افا كرناوي دي بارا تركيا جي تدابه بله ليه تشتكي دي هي ريفبريا خسر يعني سد زمان سروكي وي ايه بش صالح مسلم دبيجه دبي هريمك ما تشي بوك هريما كردستاني ودو صالح حزان سود نوتو يكيده بالافرين تركيا در باسي هريما ما قد نبن نوكي ديجي دخوازي لشكري يونايتد نيشن او جي تيكر سينور اف مثلا اگر چه به ندري يا ريبريا خسر چه اف مثلا ناو نتويه اف مثلا مزنه يعني ريبريا خسر نكارما بخوازه و يكسر جير وره او امريكا يلور تركيا دنره وك اندامكي ناتو دنره او تجاري به مساله ناب يعني وقت به خافتنه دكه اخافتنه سياسي لاوازه يعني قرت جولو تيجيشتي بانا قالكتر قريبونا تشندب خواستانا مثلا وقول بيجن لشكر يونايتد نيشن نتوين يكبوي انجي بالا فرقه تركيا درباسي بها لمن بله امي دربازي خالا خوي دني ببن سسيا چند روز بره هفتمین سال بگره کنکوژیا کوبانی بو و امي لسر پشتی وان 7 ساله یا وان 7 ساله ده حتی انها لکوبانی چه گوهریه خلق کوبانی چه خاصاتنا درمان کرن روشوان چیه زیوی پیشی ما مستعل باقی پرسن پاشه بورم با میوانی خواه شیرزاد جبر او وی جوی دا باشتره پیشی تخوازن پیشی جوی بیسمار هست بله وجهون تبدو زاني مثلا كونكوجيا كوباني 26 مها ششا 2015 چبو يعني دوی دمه دما گوراگهاندن گو 1000 کس هاتنو کشتن لی بله اعلام انجي راگهاندنا پیده و ريبريا خسر بنا 233 کس هاتنو کشتن و بصدا هاتن بريندار کرن ما مستشتاكي الفربيجن بس دبيجن حبست حب خورد جباكوري كردستان اللي هاتنا كشت حفصت دبي راس او جدرك جدرايه ليه بلي تشتي بالكش كميرزا يعني اذا 7 سال حتى ايرو روري بريا خسر كوباني بندستي وديه اف مثلا نيكولاي ليكولين لچنكريه او خلكين زاروكي وهاتن كشتن دلي وخوش نكرنن نگوتي كي اف مثلا اف كونكوجي كر اگر ام بیشن داعش و میته ترکانن انجی لشکر ترکانن بین دکومنتا بین پیش خلکه بک به اوکی وانن اف دکومنت مهنگو اف خلکه هانی که هاتن کشتن دوی روجه ده يعني حتى ايرو رو اگر بريا خسر وقت الصلاه تنكار به مساله بشوبين وتكارب دكومنتا تاخذ دستي علبي ويشخي باوريجي لما بتتي ليه تشتي بالكيش يعني اف 7 سال ايرو رو 2012 حتى 2022 10 سال اف هرم دستي ريبريا خسر دي كات اف باجار تشندي جهداي خلكي وي كيماسي اف كهرباء نان اف هرسي حتى يروتنا اللي باجاري تشي دبستانك افنا كريه هرور تشتي جو مزند بالجم خلكين كوبانيه او غورستان اويه چندي شهيد مستردبه حروجي نابي چن شهيد اعلان دكند به والله شهيد فلان كده دركتيه بيجو زانبن لكو هاتي كشتن وچما هاتي كشتن يعني اف منتاليتي تاوايه تشاوا دسلاته وباجار باجاري تي يكردايه ودهاتوه دفي باجاري دقلك جزيرة عتي قلك تشتينها مزن هنن وبريوي هنن تشما في خلكي هنكي قشناكي ليه بقاتنا به تكهرباوي بكارنا بيكناين تاباوي بويتناين تنانك يخشنا دي يعني يرو بتليفونك جخلك يكي كوباني كر مقو بجمر بيش خلكي وي كوباني شي يعني رازبونا واج آلي ريبابريا خسر
گو والله هەمیژی ترسا برەنگێکی بەلەنگاز پەریشان خودی دەبن نکارن تشتێکی بێژ نێگۆ بێژ ناوێت تێکە حەبسا ناوێ بێ کوشتن برەنگێکیش ڕەنگە. بله gelek spas ez ji birêz mêvanê xwe Şêrzad bipirsim dikare divî warî de tiştekî bêje ya jî em derbas bin. بله ساڵا چی پرزگری داخستنی سنووری دەریە سێمێڵکە هاتە باسکردن بله ئەوی کو عجیب بوو چما دەری هاتووەگرتن ji بۆ ku 5 تەرمی شەهیدێن پەکەکە لەوێ دەرێ عەلەقی بوو و دوو شەهید کوردێ کۆبانی بوو شکو دەرێ هاتبوونە شەهیدکردن لە قارسی یعنی ئەس وی دەمی ئەس فکری من گوت ما ئەو دوو گەریلا چما نەچون لە کۆبانی شەهید بن و چما پەیەدە یانژی پەکەکە وان ڕێکرێ بۆ و ئەوژی کوردستانە قارس بەس ئەو خەتەریات و ئەو ناخۆشی و لە ڕۆژاوای کوردستانی تورک ئیرۆ هەممی چاو خستێ سەر ڕۆژاوای کوردستانی چما ئەو دوو شەهیدێ قەهرەمان ناچن لە باژێڕێ خۆ لە گوندێ خۆ شەهیدکە بن چما ئەو دوو شەهید بە ینی لە پشت شەهید بوونێوانژی دیسان دەکەنە کارتێک زد ینی بۆ شەڕێ کورد و کورد بەڕاستی ساڵا چوویمە بە قەسێ 5 ملیارد دلار وەکی کوردێن ئیسرائیلێ و جویش کۆمیونیتی لە پرانی وڵاتە ئەمە بە قەسێ 5 ملیارد دلار مە دەرمان بۆ زارۆک و بۆ ژنکە مە کۆم کرد مە ڕێ کردە ڕۆژاوای کوردستانێ کە بەڕاستیژی مە بە ناوێ نەپەنابەر یعنی ئەوانی کو لە کۆبانی و لە ئەفرینێ هاتینێ لە جززیرێ لە ئیدارێ لە قامش لەو دەردوورێوی ڕۆنیشتە وان تشتا بۆوان ببین و پڕانی بۆوان مەدەمە لەسەر ناوێ ئەفرین و کۆبانی ماو تشکرد بوو دێ بەداخەوە پشتی هەیڤەکی مەدید ئیدارەی زاتی گەلێک دەرمانی ژنکە دەربازی قەندیلێ بوو و دەرمانی زارۆکە مەزانی کو لە کیژە کیژە بازار هاتە فرۆتن ئەرێ بله بداخەوە ینی مخابن ئەم چ بێژن هەفت ساڵە باژار دبن ئیدارە دەستێک کوردادایە و هێژی حتان هە ئەم نزانن چەند کەس لێ شەهید بوونە ئێک و شەهید بوونە ji کیژانن ji کونە و زرار و زیانە باژێر چییە چ قەسایە و چ پێویستە tiştekî wî saetan ha min bixwe ez lê rast nehatime û ez zanim beyanekî ene kesê derketibû ku têda digot hetan ha ew tiştî ku mamoste Elbaqî behs kir tu îstatîstîkekî li ser wan tiştan nehatiye diyar e hê em negîştine wî qonaqî em ji wê derbas dibin belê em bine xala xwe çare em zanin ku li Rojavayê Kurdistanê dîsa bi destên ciwanên şoreşger dibêjin ya jî bi destên ewil peyede bixwe dibir niha jî îcava demekî dirêj e ku dibêjin bi destê ciwanên şoreşger xortê Kurda têne revandin û her wiha îdare bixwe jî ew kesên ku nel wek wan difikirin dixine zindana û kes û karê wan jî nikarin ji wan xebera jî bigirin yek ji wan jî Hemîd Îde ye ku ene kese bi beyanekî ban kiribû ku wî berdin û her wiha girtiyên din ku hatine revandin wana jî berdin me got em viya bînin rojeva xwe mamoste Elbaqî agahiyê wî li ser van tişta li ser vî mijarî zêde ye dîsa ez ê ji wî bipirsim pêşî mamoste paşê jan werin li ser vî siyaset ez ê aliyê siyasî ji birêz Şêrzad bipirsim belê mamoste Elbaqî belê bi rastî hevalek Metropan digot wî xwe jî got çima hûn behsa girtiyên cem rêveberiya xweser hûn nakin ez hêvîdarim got behsayê bikin vamê behsayê bikin bînin holê bînin ziman bêguman mesela ev siyaseta rêveberiya xweser e got çi kesê çalak çi kesê got karibe rexnekê bike rêveberiya xweser an jî bêje ev tiştê we şaş e
دكذا بن شوا انجي ويدغرين انجي وك بي كسي حبيب مروان عيدي بري في شك برداني نهات كشتن رابوي قرتن ويراباندن دوازده مها ششاد و حزار بیستو او بخوا كر اندام بارتيا كيتي كردستانية يعني او بارتيا جم رغبريا خسر قد خيز قال لك بريانا قرتن بيجو مال مسألة سيمبولا كده ده انجي سيجنالا كده دخل كي انه تشكا سيجو رخنا ما بك و بيشروجاوي افرن امي بكوجن كارني بكوجن ام كارني برافين ام كارني تاخن زندانا حتى يرو او كر د زندان دي حميد مروان عيد حتى يرو د زندان دي ونزعن لكويجي تبعي بربيها انا كسي وبيان اخو درخست وبازي ماششا وبيفيك او جي باش كركن لكويه ويبردن ونمثلا انه يك كارب رخنك اللي بدارا ذات يعني ربريا خسر بك بيقرتن بريانا جهبال كيما دكتور كي جامعي بو يا يونيفرسيتي زانغوي بو جبرغو رخنا واكر غوناني ونباشه هوني ناني بكفر ناني جو حسنتي دي يرو ورجو غونان دي تبون تو بيشكك تي هون دنخل كي يعني تشتكي نباشه يمكن اني هاي وجهه به هاي وجه اف خدمتها جو يكجبو ملتي خدك هاي وجهه به ويدابون دادگاه و از باور دادگاهوی يرو دو دريج دك حتى جو برياراوي بدن مثلا رغبري خسر او منتاليتيتا واي كسي گونه حواله واي دجمنه واي يعني ابجي مخابنيه واي حواله مسيرزات مسيرزات بسيكا خرا بسيكا وانيه جزاف حستك هف برنادن بله بیرامن کریت بچی دبج سیاست بردا بله از وی اوکی با اواکی دن جعالی سیاسی و مرف چا بنرخنه یعنی یکی کو بیژن همبر تشتکی کو مرف باش ناکه رخنه کی تینه کو مرف باش بکه یعنی مرف رخنه البت لتجمنی خو نه کل دوست خود که کوی تشتی باشتر بکه اوکی معنا رخنه اوه لی و دیار اف جامرانا لوی کی رخنه لوند که یا جی کی لگل وانینه با آواکی و چالاکین جی با آواکی تخوازن وانا دیسکافیه بکن تخوازن وانا تنه بکن تخوازن وانا جهولی راکن یا جی بترس خلقین در دور جی بترسن کسی که بعثوان نکه جناب تجالی سیاسی و جالی جماوری و مرد کرده چی بیجه؟ ئەمە هەمی دەزانین کو ئیدارە ذاتی لقەکە پارچەکە لە پەکەکەش پارتێک ستالینی چەپی توندڕەوە هەمی وان پارتیان لە نەوعی پەکەکەی پارتیان دیکتاتۆرن ینی ڕەئی خەڵکیدن قبول ناکەن لە باب پەکەکە تشتەکەیە کوردێک کەون هەیە کوردێک نو هەیە کوردێک کەون بەوان کووردا دێتە گوتن و باوەڕیاوان بە عەشیرەت و بە قەومیەت و بە نەتەوە و بە پیرۆزی وەکی ئاڵای کوردستانێ وەکی ئەی ڕەقیب وەکی سیمبڵێن کوردی وەکی پێشەوا و سەرۆکێن کووردا ینی لە قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و بارزانی نەمر و هەمی وان تشتا لە با پەکەکە کەونە کوردێن و لە با پەکەکەی وان کوردانە وان ینی ئەو کورد لە با پەکەکەی بە کوردێ نو دێتە حیسابکردن و باوەڕیاوی بە گوتنێن تەڤلیهەوی ئۆجلان هەیە یعنی ئەوان ناویوی دەکەنە فەلسەفەت ئۆجلان لە فەلسەفەی ئۆجلان لەو ڕۆژی کۆپەکەکە چێ بوو حتا ئیرۆ هەرە دیرۆکەوی بخونە پەکەکە ئەو قەز کورد کوشتیە بە ناوی ئیخانەت و ئەو ئاژانی مید بووە ئەوە ئاژانی قەدەپە بووە ئاژانی مۆساد بووە ئەو قەز پەکەکە کادرۆی خۆ کوشتیە ئەو قەز تورک کادروی پەکەکە نەکوشتیە مەسەلە ئەوە ئەگەرنا لە قەندیلژی ئەو زانیارەیەک و لە بندەستێ مندا هەیە لە قەندیل کە هەر کەسێک ڕەخنەی پەکەکە بکە بە شەوێوی دەکوژن و دەبێژن مەڕێ کردە پاریس ئەو کۆ دەکەن ناڤەرا پەکێکی دەما کەسێکی خۆ دەکوژن دەبێژن مەڕێ کردە پاریس ژەعاریە سیاسی لە هەیڤا یەک ساڵا 2022 حتا ئیرۆ و 5 تەمووزە 5 جوڵای ئۆکەی حتا ئانەها
چار شاندی ئەمریکی سەردانی ڕۆژاوای کوردستانی کردە هەر یەک لەوان شاندا شاندی ڕێڤەبەریە پێکهاتە و ئۆڵێن ڕۆژهەڵاتێ ناڤین و ئەو هەواڵێ منن لە پارتیا کۆماری ئەمریکا هەواڵێ منن سەردانی ڕۆژاوای کوردستانی کردنە بە ئیدارەزاتی ڕاجیڤیانە ژێرا گوتنە یعنی هەر ئەو 4-5 وەفدە چوونە شاندە چوونەوێ دەرێ گوتنە خاڵەیەکێ زیندانی سیاسی بێنە ئازادکردن یعنی خاڵی یەکەی ئەو بووە خاڵێ دوێ ڕەڤاندنی زارۆکە یعنی ئانا ئیرۆ دەما تدبینی و ئیدارەزاتی باوەڕیاوی بە قانونی پاراستنی زارۆکە ئەوە شەرعیەتێک دەدا بۆ ڕەڤاندنی زارۆکە ما جوانی شۆڕژگێر دەما یەکی شەمەر و گەباری ناواندا هەبی نەگاباری بەگارە سۆری شەمەر و بەگارە ناوان هاتینە سەر سنووری دەریە سمێلکە دبێژی پێشمەرگەی فاشیست بارزانی خائین دەری قەپات کردە شەمەر بەدوو جوانی شۆڕژگێرە ئەندامە ناو جوانی شۆڕژگێر دیکۆمنتێ ڤیدیۆ هەیە داعشی ینی ئەو ماڵباتە vê بەدوێ vê شەمەرێک و هاتە سەر تەلەڤیزیۆنی ڕووناهی تیڤ ئاخفی گوت پێشمەرگەی جعشک و بارزانی خائین ماڵباتێک ئالیکاری داعش کردە ئەم دەزانین کوولەکیژە ماڵباتیە ئۆکەی ئەو ئیلا مححمد سەردانی ئەمریکا کردە لە ئەمریکا بە هەرچ وەفدەگرا ڕوونشتی بە هەرچ لە واشنگتن دیسی لە نیویۆرکێ ژێرا گوتنە ئەوەل تشت ژێرا گوتنە معتەقەلینی سیاسی ئازاد بکەن زندانی سیاسی کورد ئازاد بکەن لە ڕۆژاوای کوردستان لێ مەسەلە نەتەنێ ئەوە لە ڕۆژاوای کوردستانی گەلە کەسی تەسلیمی ڕژێم کرایە ئەو زندانەی و لە ناو مەتاری قامشلۆ هەیە زندانێک بەشارتەیەک و جێ 150 کەس دەبی 420 کەس لەوێ زندانێدایە کوجێ وێ زندانێ 150 کەس ژینابی گەلک وان زندانیان سیاسی حتا ئیرۆ چەوە شەهید مەشعەلتەم و ڕەڤاندن و ویکوشتن و وەک شەهید کردن چەوە ڕەحمەتی شێخ ماش و خەزنەوی تیرۆر کردن ئەوان و مخابراتی سووری عەمید مەنسوورە و هەمی بە هەڤڕا وان تشتاکردن ئاناژی هەمان تش دەکەن یعنی بوونە فەرعەک لە فەرعی ئەمنی سووری لە ڕۆژاوای کوردستانێ یعنی زانیاری هەیە و دەخواستن ڕۆژنامەوانێکی ئیسرائیلی هاتووە گرتن دەخواستن تەسلیمی ڕژێم بکەن یعنی ئەگەر حرەکەتی ئیسرائیل نەبووە لە ئەمریکا و لە ئۆروپا لە رووسیا ئالدار خەلیل ئەوژی تەسلیمی دەکردە دیاری بۆ دیمەشق بەڵێ gelek spas derbazê xalekî din dibin komentarekê bêjin derbarê bê meselê keremke belê hin hevalê poçya hinin dibe hûn nekurdin bela bira bêjin problem tune bela em nekurd bin berî demekê Eldar Xelîl ew jî yekî xwe berpirsê rêveberiya Xweserê got ev êrişê gotirik dikin hemî destê enekesê tê deyê derî enekesê de Tirk êrişî me dikin yani demek ew siyasetek cem heye ew naxwazin kesekî bikin hevalê xwe û kesê heger bêjin cuda bin ji wa ew dijminin xayînin ve gokek şêrzat îxanet gotina îxanetê gelkî bikartînin وەکانە هەواڵێ گۆدنیویستی هەمی دەبێ و خاینن ئەو دەخوازن ئەو تەنێ دەسەڵات بن لە ڕۆژاوای کوردستان کەسێک هەواڵێ واتر نەبێ کەسێک شەریکێ واتر نەبێ هەمی پەترۆل و زیراعەت و هەمی پەرێ گۆژێتن ژوار تەنێرە بێ و بشینن قەندیلێ بەێ gelek spas بەس بگورە بەس یەک نقطەی بچووک keremke yani ez vê gotinê li ser komenta nabêjim ji bo ku tu caras komenta naxwînim we naxwazim komenta bixwînim ji bo ku ez dizanim gelek tu dikarî 20 account çê bikey ez kurdekî İsraîlê me ez tenê ji alîgirê PKK pirs dikim çima PKK sala 83 heta îro 4 car bi alîkariya Hizbullah şerê İsraîlê kiriye
ما ئیسرائیل هیچ پارچەکی کوردستانی احتیلال کردی داگیر کردە ئەگەر پەکەکە جاشێ ئیران و سووریا و عەرەبە چەپێ دنیای نەبی چی ئیشە پەکەکە لە ئیسرائیلە ئیسرائیلە پەکەکە لە ئەنقەرەیە ئەز وەکی کوردێکی یەهودی ئەگەر خودێ کوردی نەزانی ئەس بێ خودێ عیبادەت ناکەم ئیدی ئەو خەڵک بۆ خۆ چ دەبێژی بێژی ئیرۆ هەر کوردێک سەرخۆبوون بۆ کورد و کوردستانی بخوازی ئەس عیبادەتی vê کوردێ دەکەم بەس هەر کوردێک دژی ئالای کوردستانی چارڕەنگی بسەکنی و دژی سەرخۆبوونی کورد و کوردستانی بی ئەس بەvê کەسێ نابێژم کورد لێ ئەو بەڕاستی میتە ئیطلاعاتە وەکی پەکەکەت بێ ئاژانە و دژمنی کورد و کوردستانەیە بەڵێ gelek spas em derbasî xala xwe dinê dibin em zanin ku yekî vî mehî îdareya xweser qanûnekî ji bo parastina zaroka derxist ku di navê de 85 heb xal heye ji bo parastina zaroka hatiye pesendkirin lê evî xalî li diş xwe derxistiye ya jî bi rastî li wê kesekî din heye ku li ji bo zaroka tadel zaroka dike zaroka li ba xwe bê peret xebitîne ya jî hê ku salê wan piçûk e direvîne dibe dixe leşker dibe ez em viya bipirsin ez ji birêz mamoste Abdulbaqî dipirsim bi rastî pêwîst e ke xalekî ya jî destûrê de ku ji bo zaroka parastina zaroka li hemî dinyayê çawa hebe li ba me Kurda jî divê qanûnekî ewkekî di nav destûrê de hebe û her kes jî bi wî birêve biçe yanî wî qanûnî bicî bîne li gor wî tev bigere îca çend roj berê jî hema bêje 3-4 roj 5 roj berê îdareya xweser qanûnekî wiha derxist ez dibêjim hêvî dikim ku bikar min bicî bînin ez ji cenabê we pirsim mamoste Elbaqî ka çi dibêjin ji bo بله اب خو رشنویسک هاتی نفساندن و گوتا گوت نابه قانون ازاروکایه هفت دریات هف وکی دیجی 85 ماده دارن گمانم او قانون اگهات به درخستن اجبو زاروک رقا و در زوریه نجبو زاروک کردای چما يعني دما قلت سر في قانونك وها دا خبه مكدبي همي كسن دبن ريبابريا خسر ده اف قانون شمل بك بري 4 روزا كتشك بنافي غزال محمد سليمان جدايق بيدو 2008 يعني 8 حمد شهر الصالة رافاندت وحطا يروج نبدي بوش بربابي مريك دياوي تاني صاغة رافاندنن اجبرقو كرده وهر وكي ديجي بري دروجة للرقاية شانويك مزين جبو زاروكي عرباية رقاوية ستران شانو كيف خوشي موسيق همي لدار خستن يعني افتشي بارادوكسية يعني تجبوك كردي خوات زاروكي كرداد رافينة تواتشينيتشيا تزاروكي عربا دلالي دكا موسيقى واو وكيف خوش دكا وتخوارني دوا يعني نزانم ادري ببريا خوسه براسي بچرنگي جرنگا كار روجك جوجا ديرو كده برسبا خو بده به والله ما كاركي باش بو كردا كري بري انا جيم گوت يعني حرتن دبيجن شي بريارك گوجري بريا خوسر دركه نيجاتيف به او جبو كردا درخن يه بوزيتيف اگه درخن جبو عربا وجبو فلاها ذاتا نه فلاها نزيكي وانا بنجبر فلاح وقت تايبت مندية خوديتنا همي تشتي خب خودكن او مسألة قانوني ريبابريا خصوص خب جه جنادينه وباعترافي جبيناك نظام هاي ولتنية بس تشتي بالكيش دوي مسألة ده هجا 2019 هسده بيمانك لجنيف امذكر جبو جبرجو قلي قالك الواحات انكرن 2014 جو يبكي ويبجي زاروك كرداد رافينن ودكن عسكر وثمانية وابشوك وسلاح خندستي واده رابون پیمانک 2019 هسته بجنیف ده بیروا یا گهد دو زاروکا و مثلا چکداریا زاروکا ام ذکر گو خلاص ام نماک ایش خو زاروکاتینن ایرو 2019 حطانا 3 سال
حتى أنا بينجي وحد زاروك هاتين الرفاندين جناف مالباتي وحميجي كردن يكي عرب يكي مسيحي نافاتنية ديمك اف استراتيجيك جم بككي هي اللي جم بيدي هي جم ريبريا خسر هي جوزاروك كردا مجيه وبشون برفين مالباتي شبخن يعني سياستك وهي غريبه وعجيب لحقين ملتي كرده يعني مخابن جي مخابنيه قالك سرفا باخذ بله برز شيرزات تشتكي لسربي مجاري بخوازي بيجي از باور من باس کرد من گوت کو هەرچی وەفدی هەرچی شاندی و سەردانی ئیدارەی زاتی کریانژی هەرچی شاندی ئیدارەی زاتی سەردانی بریتانیا و ئۆروپا و ئەمریکا کردە دوو خاڵی گرنگ لە پێشیاواندانانە یەک ئازادکردنی زیندانی سیاسی دوو مەسەلەی ڕەواندنی زارۆکە ji bo ku ڕەواندنی زارۆکە ناف پاکەکەی دیرۆکە کیوی مەزنێ تقریبا 38 ساڵە نەتەنێ ئیرۆیە بەرێ باکوور بوو ئانها دەفژ ڕەواندنی زارۆکێ باکوور بەردانە لە باشوورژی پڕ خۆشک وان ناسکردن ئەو چما نکارن لە ئیرانێ وێتی شتێ بکەن ji بۆکو ئیران ئەوان نەتەنێ دۆستی ئیرانێنە لێ ئەوان کەڤرێ دامەی دەستێ ئیرانێنە وەکی مامۆستاژی گوت ئەرێ چما زارۆکێ فەلان ناڕەبێنن چما زارۆکێ عەرەبە حتا ئیرۆ یەک ینی مامۆستا ئەس باوەڕم ئەو ژمارێ تەگوت پڕکێم بوو 213 زارۆک لە ڕۆژاوای کوردستانی هاتیە ڕەواندن ناف کامپاتێ باشوور و ناف هوندرێ ڕۆژاوای کوردستانی و ناف کامپاتێ کوردێن ڕۆژاوای کوردستانێ لە باکوورێ کوردستانێ 213 زارۆک و یەک کەسژی مەسیرێوان نەخوایە ئەوانی کو دایکاوان دێنە سەر ڕوودا و ئیدی سبا ئەوان هێرشێک سۆشیال میدیا چێ دەکەن دەبێژن ڕوودا و خائینە ڕوودا و ئاکەپەیە و نزانم کوردستان 24 خائینە و چما تەنێژ وەکو دایکێوان زارۆکە دەینتە سەر تەلەڤیزیۆن دەبێژی هەون زارۆکێ من ڕەواندنە ئەو یاسای ئیرۆوان دەرخستنە ji bo ku şer'êtek bidate revandinî zarok wekî mamosta got herê durist e ew yasayê bo zarokê Ereba hatiye ew kirin ew bi 4-5 vîdeo li ba min heye ku çawa zarokê fella û Ereba ew şamerî û bedû mabedûa delalî dekin zarokê Kurdan jî derevênin li dayk û bavêwan û wan rê dikene çiya kes nizanî bo çi stratîjek dête kuştinî jî بله gelek spas derbazê xala xwe dinê dibin encumena asayişê ya navnetewî navdewletî ji bo Sûriyê di 29 meha 6 de li Amerîka civînekî pêkanî mebesta wî civînî ku alîkariya mirovî ye ji diyare her sal ev civîn tê çêkirin ca me got em ji we bipirsin di vî civînî de ji bo Sûriye çi tê xwestin ya jî çi dikin ev dezgeha navnetewî ku alîkariya Sûriyê dikin ji bo wan çi dikin bi çi awayê dikin bi kîja rê dikin بله پرچمەرەی دقیقەکە بێگومان حتا ئیرۆ ینی ئەو نەرینەك جەم دەولەتی ناونەتەوی تونە گۆ چارەسەرکردنێکیش بۆ کێشا سووری بگەلەمپەری و لە کێشا کوردی تایبەتی بکەن ئەو نەت پلانێ وادەیە هەروەر مەسەلاک ئابۆریە مەسەلاک ئالیکاریا مرۆڤاتیە گەم بێژن جبر واقود جو 100% جملته سوري محتاجي آليكارية جالي خوارنه وخوارنه ومثلا تندرستيه ده ونوت صدي جملته سوري إيرورو دبن خيزة بلنغازية ده تحت خط الفقر رجال بالعربي 14 مليون و600 كس عيني واي جبر او كس لو تاني الوربانه جبر 16 مليون اجدر في ولاتن شكوابو مثلا تتی پرج ترخان کردن و آلیکاری جی حرتم گو درباز دبه دریا رژیم درباز دبه و رژیم جی دیده بس حوالی خواه و دیده هوگری خواه
لێ بەلێ ئەو گەلک مەسە ناگە پۆزیسیۆن گەلک ناگەێوە خوارێن ڕێبەبریا خۆسەر بەلکی ناگەێوە ئەو خوازم بەلکی زێدی دەریکێک کرد بێجارێ دریا کوردستانی مەسەن حتا دۆکەک نەچیروان بەرزانی تشتێک گەلێکی خۆشگوت گۆ باوەڕ بکەن گۆ نەژمە بێش کوردستانە باشوور بێ وێ کوردستانە ڕۆژاوەش برچینا بمرە لێمە خوارنجی دەرباز دەبێت دالیە وادە دەرباسی کوردستانە ڕۆژاوە دەبێ بێگومانە پلان نوێ دەینێن ji بۆ کۆکاربن ئالیکاریە ملەتێ سووری بکەن دە ئالی خواردن و بە خواردناوێ دێ تشتێکی بالکێشە بوو گۆ ژنێک کار بدەست خستنن گوتن وێ ئەو ببجی گەرێ گێر پێترشۆن ئەم ئەسلێوێ مەغربیە ناوێژ بیرامی چوو بەرێ ئەوژی بەرپرسە مەلەفی ئانجی فایلە لبنانێ بوو چەند ساڵە لێ بەلێ تشتێک سەر نەخست خویای نونەرەکی یەگەم بێژن نەگەلکی شارەزەی ئیرۆ وێکردن نونەرێ گەر پێترشن لە سووریا وێ ئەو ژیرۆ پێ بشۆپین مەسەلا داخوازێ ملەتێ سووری کاوێ چ ڕەنگی ژرەنگا ژێ کریسا خۆ خەلاز بەێ بەێ برێز شێرزاد لە سەروی مژاری ئەم دیتنێت جەنابەتەژی بگرن بەداخەوە لۆبی کوردی لە واشنگتن دیسی گەل لە گەلک سەعیفە ئەو لۆبێژی هەیە لە دیسی زێدەتر ژعالیا نێزیکن لە پارتیە دیموکراتی ئەمریکا ئەوەی کو لە مەجلس ئەمن ئیرۆ یان لە ئەنجومەنی ناونەتەوەی و دەخوازن وەکی ئالیکاریەک بۆ سووریا بکەن دوو ئەوەی وی هەیە ینی دوو ئارمانج هەیە سێ ئارمانج هەیە ئەرێ ئارمانجێک ئینسانی هەیە لێ دیسانژی ئەوانی کو بوونە سەبەبی ئەوی کو بەشار جینۆسایدێ مەزن چێ بکەوە بەشار چەکێک کیمیایی بەکاربیینی ئۆباما بوو ئانها دەخوازن ژبیرە میلەتێ دنیای ببەن و بەشار نەمجرم لە حربە دێن لە میدیای CNN و لە BBC لە ئەلجەزیرە ئەوانی و میدیای محوەری ئەشرارن ئۆکەی لەوێ دەرێ دبێژن بەشار و ماڵباتاوی ڕامی مەخلوف و نزانم پسمامێوی و دۆتمامێوی هەمی ئیشێ مخدرات ئیشێ ئەفیون و کۆکاین وان تشتا دەکەن ینی سێ استراتیژیەکی مەزن هەیە دەخوازن ینی بەشار لە تاوانبارێکی شەڕ بکەنە تاوانبارێکی جینایی نۆرمال ئۆکەی یا دوو دەخوازن و ئالیکاریە ملەتێ سووری بەلەنگاز بکەن و هەموو ئیرۆ حالێوان خراپە لێ پرس ئەوەیە و کورد چەند کاریە لە ئەنجومەنی ناونەتەوەیی دەنگێوی هەبی ینی خورتێکی عەرەب بە ناوی عومەر ئەلشەغەری دەچیتە زندانی بۆ لە سووریا دەچیت ناو ئەنجومەنی ناونەتەوەی ئاگر لێوە دەرە پێدەخە ئۆکەی ئەو قەس کوردێ مەهەیە و ئەو قۆس هێزێ مەهەیە ئەو قەس ینی زمانزانێ مەهەیە و کورد هەمی سیاسەتوانە تو بەسێ پزیشکی بکە کورد هەمی پزیشکە تو بەسێ ئۆتۆمبیل بکە کورد هەمی مهندسی ئۆتۆمبیل و بینایەتوان تشتان چەند کوردێمە ئیرۆکارێک و بگات حتا ناف ئەنجومەنی نەتەوەی یان حتا ناف ئەمریکا بڕوە و ئەو قەز مامۆستا و پرۆفیسۆرێ زانکۆی یا کوردان هەیە لە دەرەوە و دەکارن دەستێ خۆ بخەنە ناف مجموعات الضغوط گروپێن فشار لۆبی چێ دەکە لە دنیاە بە تایبەت لە ئەمریکا یەک کەس چێ بوو ناف کووردا ئەوژی نادیە مرادژی حتا سەر هەستیە خۆ دژمنی کورد و کوردستانی بوو ئەو تشتی و خامەنەئی دەگوت کو دەگوت شنگال گەرەک vەگەڕێ بۆ سەر هەرێم بۆ سەر عێراقێ و ئێزیدی نەکوردن و گەرەک لەسەر چاردەی ئەوەی و شنگال تەسلیمێ دەستێ داعش کرد بەڕێز بارزانی بوو و ئێزیدی وەکی قەومیت گەرەک بێنە حسابکردن ئەو ئێران دەگوت نادیە مرادژی ئەو تش دەگوت تەنێن ئەو نادی مراد چی بۆژی ماڵە کووردا خراکرد ماڵە ئێزیدیانژی خراکرد نادیە مراد هاتە ئیسرائیل لە کنێستی ئیسرائیل سوپاسی ناف هوندرێ ئیسرائیل
لە ڕێکا حزبی عملی فاشستی ئیسرائیلی هاتە ئیسرائیل کولۆبیە حزبی دیموکراتی ئەمریکاوی ئانی ئیسرائیل ناف هوندرێ کنێستی ئیسرائیل گوت سوپاسی حەشتی شعبی و حکوومەتی عراقی دەکەین کو شنگال ئازادکردن و ناوێ پێشمەرگە لەسەر دەڤێوی دەردەکرد ئەو قەس بە عەربی ئاخفی یەک کەلیمەژی کوردی نەگوت هانەها لە ئەمریکا مەشغوڵن ئەو خەڵاتی ساخارۆف ژووی بستینن ئەزێوی دەکەم ئەو خەڵات لەوی بستینن ژبۆکو نەمستەحەقی وێ خەڵاتێ بوو گەلێک دایکێ ئێزیدی هەیە کو زارۆکێوی لە پێشوی هاتیە قەلاندن و پارچە پارچەکردن ئەو دایکی ئێزیدی ئەوی کو لە هەمی زارۆکێ خۆ لە دەستدا لە کۆچە و لەسەر چای شنگار ئەو مستحقی وێ خەڵاتێ بوو پرسی من ئەوەیە ئەم وەکی کورد ئەم چقەس وەکی لۆبی ئاشووری و ئەرمەنی و سریانی مەکارینە لە ئەمریکا و لە ناو ئەنجومەنی ئاسایشی ناونەتەوەی مەجلس ئەمن دەستێ مەهەبی ئەم چاوا بکارین لەسەر پرسی لۆزانێ لەسەر پرسی ڕۆژاوای کوردستانە لەسەر هەمیوان پرسیان نەتەوەیی مە بکارین لۆبیەک خورد ئاوا بکەین لە دەرڤەی ئەجندای حزبی ئەم چاوا دکارین کو کەیسێ کوردی لە دەرڤە لە ئینسانی دەرباسکەین بۆ کەیسێکی سیاسی ببورن من درێژ کرد نارجاتکم باشتکی درێژ بکە پرۆبلەمتنە وەختمە هەیە بەلێ ئەم جوی خاڵیژی دەرباز دبن تێنە خاڵە خۆی داویێ جەنابێوە هەردیاژی دیا کوردێ باش دەناسە و هون هەردووژی تەوی کۆنگراویژی ببوون جدیا کورد چند ڕۆژ بەرێ نەها بەیانێکی ji بۆ پاراستنا سینۆرên Rojavayê Kurdistanê beyanekî derxist duî beyana xwe de daxwaz ji neteweyên yekgirtî serokê Antonio Guterres û John Biden Yekîtiya Ewropa serokê Fransa Macron ji wana daxwaz kir ku li hember êrişên dewleta Tirkiye û dewletên din ku zonekî parastin duwê da çê bikin û leşkerên navnetewî duwê da bicî bikin hêzên navnetewî duwê da bicî bikin îca bi dîtina we birêz Şêrzad bi dîtina we ev pêşniyar di îro da pêwîst û ya jî pêşniyarekî rast bû em dixwazin dîtinê we jî li ser wî bibihîsin fermo بەڕاستی دەستخۆشی لە دیا کورد دەکەم دیا کورد گەلێک ئەکتیڤە و بە هزرێکی نەتەوەیی نیشتیمانی ئیش دەکە بەس من هێوی دەکرد و دیا کورد زانی بە دەما نەتەنێ دیا کورد هەر کۆمەڵێکی کوردی دەما بەیاننامە دژی تورکیا دەردەخە گەرەک باسێ هێرشێ پەکەکەژی بکە بۆ سەر پێشمەرگەیە بەلەنگاز ما پێشمەرگەی کوردجی کوردن چما پەکەکە و قەس هێرشێ کوردان دەکە و پێشمەرگەی کوردی شەهید دەکە کەسێک ناخفی لەسەر بێت شتێ لەسەر مەسەلەی حیزامی ئەمنی چێ بکەن ناڤەرە ئەوەی کو تورکیا هێرش نەکە برای من تورکیا هێرش ناکە پەکەکە بۆ خۆ دەخوازی تورکیا بێ دەرباز بی ئۆکەی دەما تو سوورەتێ مەزنی ئۆجلان بلند بکەی سەر سنوور ناڤەرە ئیدارێزاتی و ناڤەرە تورکیا هێرش بکە بەس وەکی من گوت ئیرۆ نە 2016 و 2018 تورکیا 100% تورکیا نەکاری هێرش بکە ئۆکەی ئەو تورکیای بەرێ چوو ئەو تورکیای کو کاخەدێ کارتی پەنابەر بەکاردانی لە هەمبەر ئۆروپا یان لە هەمبەر ئەمریکا کارتێ دن بەکاردانی ئەو تورکیا چوو وەکی بە کوردیت بێژن ئۆردۆغان کۆمێ خۆ گرتیە کوبانێ بە یعنی وان گوتینێن کو لە میدیا دەرەکەبی لێ بنەرە تورکیا یعنی سایکۆلۆژیای ئینسانی تورک چەوایە نەتەنێ ئۆردۆغان هەر تورکە دەما شتەرە گوت سۆزێک داکە واوسێ سۆزی خۆ ناین دەجێ دەما تورک گوتن مە هێرش ناکەین یعنی هێرش دەکەن
دەما گوت ئەم هێرش دەکەن عین دەرەو دەکەن یعنی لە دەما عوسمانیە دیرۆکەوان بخونە حتاکو ئیرۆژی ژبۆکو دیرۆکەوان هەر ئەو قەسە نەزێدەترا هەرە هەمی دیرۆکەوان بخونە دەما سۆزدا بن بۆ تشتێکی وی تش نەکردە تەرسی ویکردە ئۆکەی ینی ئیرۆ خەتە ینی مەترسیە پڕ مەزن لە منتیقەی نەتەنێ تورک تەنەیە ئیرۆ مەترسیە پڕ ینی لە دوماهیدا تورکیا ئەندامی ناتۆیە ینی تورکیا ئەوروپا یانژی ئەمریکا دکاری گوێ تورکیا بگری لێ مەترسیە پڕ مەزن ئیرۆ ئیرانە ئەگەر ئیران تو نەبی تورکیا نکاری بەسەر خۆ گەلک تشتا بکە ژبەرێ ئەگەر تو ئیران نەسەکنێنی ئەگەر تو لۆبیەک مەزن نەکەی بۆ دوژمنداریە ئیران تورکیاژی عاقل نابی دەما تورکیا لە ئیرانێ دەنەری ئیران دەستەی و ڤەکریە لە یەمەنێ لە هەمی دنیاە لە سووریا لە لبنان تورکیاژی وەکی قوسمالی ئەو ڤایرۆسی قوسمالی لە مێژەوی ئەکتیڤ دەبی و ئیش دەکا و ئەم وەکی کورد ئەگەر دەستی کوردانژی لە ناو vê مژارێدانەبی وەکی بەعقلی گەلە کەسی و پەکەکە دوژمنە تورکیا پەکەکە نە دوژمنی تورکیایە پەکەکە بەشەکە لە هۆبەی میتی تورکی هەرچی گوتارێک و ئۆجلان دەرەک لە دەوێ ئۆجلان دەرەکەوی ئەو گوتار هەمی بەبن فلتەرە میتی تورکی حاکام فیدان ڕا دەرباز دەبی ژبەرێ ئیرۆ کوردێ باکوور و نیوی کوردی ڕۆژاواژی کردنە دوژمنی سەرخۆبوونێ کوردستانی دوژمنی گەلک سیمبل و مقدساتی کوردان چماش بۆکو تورکە و تش دەخوازی هەرە فاشستێکی تورکی دوژمنی وی ئاڵای کوردستانەیە فاشستێکی ئاپۆچیژی دوژمنی ئاڵای کوردستانەیە فاشستێکی تورکی وی بکوژە بەس باسی دەوڵەتی کوردی نەکە فاشستێکی ئاپۆچیژی وی بکوژە بەس بتەنێ باسی دەوڵەتی کوردستانی نەکە باسی سەرخۆبوونی کوردستانی نەکە دیا کورد تشتێک پڕ باش کردە بەس گەرەک دیا کورد دیراسی بێت شتێ بکە کو خەونێ تورکاژی ئەو هەبوو و منتیقەک ئابن چێ بکە ji bo wan Erebiyên penaber hemî vegwêzî batê wê de lê eger peyamê dîya Kurd ewa ku navbera ew du sinûr bo yanî bo katekî muaqqet yanî katî ew askerên kilawşîn yanî aştîparêz wekî navbera Colan û navbera Libnan û navbera İsraîl eger ew tişt çêbî erê tiştek gelek baş e و ez bawerim dîya Kurd dîraseyê vê tiştî kiriye ji bo ku ew grûpî ku li dîya Kurd îş dikin însanê gelek şarezan gelek aktîvin gelek nîştivanperwer û Kurdistanî ne ez min destxweşî li wan dikim bi rastî piştevaniya wan dikim li belê Birwatke min kêm got herçend Tirkiye li pêşçavê me em ser wî daxistin lê bi giştî ku ew herêma ji Sûriye biparêze ji İran biparêze ya ji her êrişekî ku ji derve da tê biparêze bi wî mebestiya ew beyan hatiye belav kirin ya ji ew daxwaz hatiye kirin belê belê bes dizanî gerek em dev ji neteweyî hevgirtî berdin birem neteweyê hevgirtî heta îro tiştek nekirine li dinyayê komelê an fasid li dinyayê ew ê ku kîja welatê pir faşil e nav neteweyî hevgirtî aktiv e here tu aktivatê xwe erê name rêkirine bo Johnson û bo Macron tiştê pir baş ew e çima ji bo ku ew ê ku piştevaniya te dike wekî dozê Kurdî neteweyî konservatîvên Brîtanya Ewropa û Amerîka ne ne çep û komünîst û netewê hevgirtî ye netewê hevgirtî tiştek li destê wan naye belê mamosta Elbaqî belê belê gelek tiştên yekaribê ji divê meselê de saet an jî destê dîya Kurd xweş be bêguman ji dilekî paqij ev mesele kirinin û hez dikin yanî aramîk li Herêma Kurdistana Rojava çê bibe lê tiştekî gelekî balkêş heye yanî mesele heta ana jî meselek teorî ye îro rot tu beyanekê derdixwe û tu ji va kesar çîne yani bi dirojê de bi hezarê nameyê wek ev nameya dîya Kurd dijwar e gelo dixwînin an naxwînin ez negumanim meselek praktîk jêr divê yani îro em zanin dîya Kurd gelek insanên şareze wek Gokek Şêrzad got têdenin bi zimana zanin karin şandekê ji xwe çê bikin 5 kes bên herin va welata yani wek bêjin gazinê xwe wek Kurd netewperwer ji wa bikin karin çi alîkariyê bikin mesela frîzûna beriya nemanî ziman navbera sînorê Sûriya û Tirkiye gelekî zehmet e yani ev meselek navdewletî jê lazim e
وەگۆ کەک شێرزاد گوت نەتەوێن هەفگرتی تشتێکی نکارە بکە براستی جبر بریارە داوی و ئەمریکا دەولەتێک گۆڤیتۆ دەستێ وادەیە مەسەلە نەبر حەتیە نەب هەسانی نەب دڵخوازیە ئیرۆ ڕاست خوازم کوردستانە چێ ببێ کاوێ چاوە چێ ببێ دەدوێت کارێکی بکە کارێکی گەلێکی مەزنتە بکە حتا گوتکار بێ دۆستاش خۆر بخۆلقینە یعنی vردیا کورد گەرەک هەرن شاندەکێ هەرن ناووا وڵاتە داخواز بکن وەک یعنی ئەم بێژن پەنابەرێن کورد لەژ دەربێ ئەوڕۆپا لەژ دەربێ کوردستانێ vê dozêtkinj berdilê wasir Kurdê wayê li Bakur û lê Rojava teoriyek heye li vir ez ê hin dibêjim mij gelek kesajî bihîstiye dibe kesê got doza vê frîzûna dike wê çaxê her du parçeyê Kurdistanê te kes dike û du jî hevin û dûrî hevin û tu carî bela yek girtî nav her du parça çênebe yani ew doza nerînek negatif li vê meselê dinerin û birastî jî hin dibêjin yani eger Tirkiyeyê ro derbasî Sûriya bû 30 kilometre dema got derbas bibe hemî bajarên Kurdî ê li ser sînor dikeve alî Tirka ve wê demê du perçeyên Kurdistanê dibin yek perçe yani yek kar gelek renga vê meselê şerove bike mesela wa dilxwaziye dilpakiye dixwazin Kurdê Rojava biparêzin lêbelê ev mesele bi meselak teorî tenê naqede bi vê meselak praktîk hebe belê belê gelek spas mijarê me li vir qediya ez ji rejiyê daxwaz dikim gelo qet pirs hene yan na eger pirs hevin çend hebek em bersiva wan bidin paşê cem temam ez dawê lêbûrînê dixwazim gerek ez derkevim ji bo ku siba seferê min heye birastî erê ez xwe hazir dikim ez gelek kêfxweş mez vê saet û 40 deqa me bi hev rabûyîn ez hêvî dikim min tiştê baş gotibî ne li gor hemî dilî hemî dost godarên we û yan bes ew jî dizanî sefer dikim hî div ji min bernada belê بۆ داوای لێبوونێ دەخوازم بەڕاستی سەفەرە من ژی درێژە ڕێکێک دوور و درێژ لە پێشیان من هەیە ئەس هێوی سەرکەفتنێژ رادیۆوە دەخوازم بۆ هەمی گۆدار و بینەرەوە دەخوازم من تەنێ خواز وەکی کوردێکی جوهوو وەکی کوردێکی یەهودی وەکی کوردێکی ئیسرائیلێ بێژم و پێش یار تشتی ئەس کوردم و من تەنێ لەسەر یەک تشت دەفکرم و خەبات دەکەم ئەوژی سەرخۆبوونی کورد و کوردستانی تشتێکی دننا دەربێ هەمی پارتی و هەمی ئایدۆلۆژیایە و کوردێکی کەرکووکی نا ئەس کوردێکی کوردستانیم زایۆنیست کوردستانیەکی زایۆنیستم بەڵێ ئەم ژی gelekî spasê cenabê te dikin gelekî em kêfxweş bûn bi beşdariya te û bi wan şîrovê te jî em serbilindin gelekî spas û bihêviya ku carekî din dîsa em hev bibînin bi mijarekî din em jî ji bo te seferekî xweş dibêjin û mala te avaş êvara te mîne xweş سەر و سەرچاوێ من belê gelek spas mamostefa dibêjin pirs tune ew em ê ew kê bêjin ji ber ku tatîle etle ya jî bêjin fe'riyê ye ya jî bêjin ew ê havînê ye belê ê havînê ye em ê ji bo çend bernameya navbên bidinê piştî ku em zivirên carek din em ê dîsa bernameyê xwe bidomînin ya jî wek agadarî ji bo bîneran temaşevanan bêjin biral benda me bin piştê mehekî dîsa em li virin em ê dîsa wê xwe îlan bikin belê kek Mîrzakêmê bi du heftiya belkî em dereng bimîn paş em ê berdewam kin program belê bînerên Çarpel Medya em gelekî spasê cenabê we dikin ku evan nêzîkî 2 saete hûn bi me re bûn û şîrovê we jî me di ekrana xwe de hineka dît mala we ava ê ku piştgiriya me kirine ya jî ê ku dijayetiya me kirine her du jî dibe propagandaya me ava jî tebiata hewkê ye mala we ava em hêvî dikin ku hûn hergav bi me re bin û kêfxweş bin û ji bo we jî tatîlekî jiyanekî xweş divî havînî da bi zar û zêrçê we bi malbata we bi hemî
کس و کاری که جوان حز دکن و جارک دن مال و آوا ایوارا بینه شب و بینه خوش و بخاطره و شب باش. سر باش.